بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان خۆشحاڵم جارێکی تر لە پێنج کاندید پێتان شاد بوومەتەوە. ئەم جارە لەسەر پێنج کاندیدەکەی کۆمەڵی دادگەری باس لە خۆشی و ناخۆشیەکانی ژیانیان دەکەین. بزانین ئایا تا چەندە خۆشی و ناخۆشیەکانیان لە پێناو بەرژەوەندی گشتیدا بووە. هەرچەندە بیرتان نەچێت ئاساییە و مافی تاکە لەوەی کە هەموو مرۆڤێک خۆشیەکانی ژیانی لە پێناو خۆیان بوو بێت. بەڵام گەورەی بۆ مرۆڤەش کاگەر خۆشی و ترشی و تاڵیەکانی ژیانی لە پێناو بەرژەوەندی گشتیدا بوو بێت. ئەم پێنج کاندیدەی کۆمەڵ باسەیری ڕابردوویان بکەین بزانین ئایا خۆشی و ناخۆشییان لە پێناو بەرژەوەندی گشتیدا بووە یاخود نا. لە کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێ سلێمانی ئەحمەدی حاجی ڕەشیدەوە دەست پێ دەکەین لە زاری خۆیەوە بزانین چۆن ژیاوە. هەموو وێزگەکانی ژیان خۆشیان هەیە و ناخۆشیشیان هەیە. لە سەرەتای کارکردنم لە کایەی سیاسی بە کۆمەڵێ وێزگا تێپەڕیون. ڕاستیەکەی کاری سیاسی هەندێک لە هەندێک وێزگا کە سەرکەوتنمان بەدەستێ نابێت لە هەڵبژاردنەکانە یاخود پرۆژەیەکمان پێشکەش کردبێ جێ خۆی گرتبێ ڕەنگە بەس ئەوانە خۆشیەکانی بوو بێ. ئەگینا کاری سیاسی بە تایبەتی بۆ هێزێکی سیاسی وەک ئێمە هەمیشە لە ناڕەحەتی و ناخۆشییا بووە. بە تایبەتی مەسەرەن ناخۆشترین وێزگەی ژیانم ئەوە بوو کە بەرموشکباران کراین کە کۆمەڵێ دۆست و ڕەفیقی ئەزیزم شەهید بوون خوای گەورە بە شەهیدیان قبوڵ بکە. ئەوە ناخۆشترین وێزگەی ژیانمان بوو کە دوای موشکبارانەکە بەرەو منطقەی دارشمانە و قەڵات زێ بەڕێکەوتین. ئەوە ناخۆشترین وێستگە بووە. لەوە ناخۆشتر دەستگیرکردنی جەنابی سەرۆکی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ هاوڕێکانی و بەدەمەوە نەهاتنی هێزە سیاسیەکان، یعنی نزیکترین هێزی سیاسی لە ئێمە لە ڕووی بیرروباوەڕەوە بۆ ماوەی 1 ساڵ سەریان بە بارەگایەکمانان نەکردووە. ئەوە جگە لە ئەو هێزانەی دیکە کە هەمیشە لە پلان بوون بۆمان پلانیان بۆ داناوین کە ئەو هێزە سیاسیە کۆتا پێبێنن. ئەوە دوو وێزگەی زۆر ناخۆش بوون لە ژیانی سیاسی مندا. لە ڕووی ئەوەی کە پەرلەمانتار بووم یا لە ئەنجومەنی پارێزگا بووم خۆشترین با بڵێن هەڵوێستە ئەو هەڵوێستەیە کە ئەچمە ناو خەڵک کە ئەچمە ناو خەڵک دەستخۆشیەکە لە تەلەفۆنەکە دەستخۆشیەکە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە بەرخوردی خەڵک مامەڵەی خەڵک لەگەڵمان لە شوێنە جیاوازەکاندا ئەوە گەورەترین خۆشی بۆ ئێمە کە لە بازار لە نێو ئاپۆرەی خەڵک لە دائیرەکان بە هەموو شێوەیەک هەڵوێستی ئیجابی دەرەبڕن کە ئەوە بەنسبەت منەوە هەموو چینە جیاوازەکان مەسەڵەن کاتێک کە ئەگەمە بازگەیەک ئەو بەڕێزەی کە ئاسایشە زۆر هەست بە چاوەکان یەکەم کە جۆرێک لە ڕەزامەندی تایە. کاتێک ئەگەم بە پۆلیسێکی هاتوچۆ هەست ئەەکەم جۆرێک لە ڕەزامەندی تایە. کاتێک ئەگەم بە مامۆستایەک هەستەکەم جۆرێک لە ئاسوودەی لە چاوەکانی بینم کە ڕازیە لە کارەکان. کاتێک کە ئەگەم بە جوتیارێک هەستەکەم ئاسوودەی یەکەم پێبەخشێ بە شێوەیەک لە شێوەکان لە چاوەکانیان لە جۆری مامەڵەکەیە حتا بە سیاسیەکان لە هێزە جیاوازەکان. ینی ئەوەم لە مسکردووە کە زۆرێک لە هێزە سیاسیەکان تاکوتەرا هێزێک یا دوان نەبێ لەگەڵیان ناتەبام ئەویش لەسەر ئەساسی ئەوەی کە ڕنگ بێ ڕخنە و کارەکانمان ئەو هێزە سیاسیانەی بێتاقەت و هەراسان کردوێ. ئەگینا باقی هێزە سیاسیەکانی دیکە لە مستەوای کەسی یەکەمیان تاوەکو مستەوای قەواعیدیان جۆرێک لێگەیشتن هەیە بەوەی کە هەست ئەەکەم هەندێک جار بۆچوونەکانمان نزیکە لە یەک بەوەی بۆچوونی نیشتیمانین بۆچوون خزمەت بە خەڵکەکەن بۆچوون خزمەت بە پرۆسەیەکی سیاسیەکەن.
ئێمە کۆمەڵێک پەرلەمانتارین لە هێزە جیاوازەکان توانیمانە لە بەغدا بە یەکەوە کار بکەین لە گروپی 15 دوایش لەو گروپە بچووکەی کە ئێستا هەمانە و چەند کەسێکمان کاندیرین لەبەرەوەی پرۆژەیەکی سیاسیمان هەیە هەستەکەین وەڵامدانەوەی خەڵک بۆ پرۆژەکەمان زۆر ئیجابیە من لە تەوێڵە کە بە مامۆستایشی بەڕێز گەیشتم فکری لە ڕووی فکر و اعتقادیوە 180 پێچەوانەی من بووم بەڵام لە ڕووی ئەو بابەتەی کە من قسەی لەسەرەکەم ئابوووریە تەواو تەبا بووین تەواو هاوڕا بووین بۆیە زۆر ئینفعالمان لەگەڵ یەک کرد مەسن لە بیارە لەگەڵ بەڕێزێک باسی لە پرۆسەی نیشتیمانی کرد کە تەجاوزی ئەو بابەتانە کراوە و ئێستا پرۆسەیەکی نیشتیمانی و مەبدەئی مواتەنە مامەڵە لەگەڵاکەین بۆیە بۆ من مەبدەئی مواتەنە ینی هاوڵاتی بوون لە وڵاتەدا بغەض النەظر عن ئەوەی هەڵگری چه فکر و ئایدۆلۆژیەک و بابەتێکە دوجار هاوڵاتی ئەم وڵاتەیە ئێمە قسەیەکی جەنابی سەرۆکی کۆمەڵ هەیە کارێ پۆلێنکردنی خەڵک بەم شێوەیە ئەو خەڵکەی کە لەگەڵمان ئەژین یا برای دینین یا برای ژینین یعنی کەواتە هەموو ئینسانەکانی ئەم وڵاتە هەمویان براو خوشکمانن بەوەی یا لە ڕووی اعتقاد و دینەوە برامانن یا ئەگەر جیاوازیەکی دینیشمان هەبێ ئەوە برای ژینیمانن چکە لە ژینگەیەکا بەیەکەوەین بۆیە ئاسوودەم لەگەڵ خەڵکی خۆم لەگەڵ ئەو چین و توێژانەی کە پێکەگەین حتا هەندێک هێزی سیاسی هەیە کە ڕخنەی توندیان لێگرین زۆرجار زۆر بە ئیجابی بەرسیوی ئەو بابەتە. قومریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی هەولێر کچی پێشەوای ڕەحمەتی کۆمەڵی ئیسلامی پێشوو مامۆستا شێخ محەممەد بەرزنجی کە هەر ئەگەر تەنها ترشی و تاڵی و ناخۆشیەکانی و خۆشیەکانی ژیانی باوکی ئەژمارکەین ئەمیش بەشێک بووە کە لە خۆشی و ناخۆشیەکانی باوکیا بەشدار بووە وەک خۆی ئێستا ئاماژێ پێکات تەنانەت فەرمانی گرتن و لە سێدارەدان و ئاوارەیی و دەربەدەری خودی مامۆستاش بەشێکی دەکەوێتە بەر ژیانی خات و قومریە با لەگەڵ خۆیە هەم خۆشی و هەم ناخۆشیەکانی ژیانی گوێبیستی بین لە زاری خۆیەوە. ڕاستیاتوانم بڵێم من یەکێک لە ناخۆشیەکان یاتوان بڵم بە شانازی و ناخۆشیە بەڵام وەکو بۆ من خۆشیە من تا ئێستش مەسکەنی خۆم بە تەواوەتی نازانم بەهۆی ئەوەی جەنابی باوکم بە ڕەحمەت بێ پێشەوای کۆمەڵی دادگەری کوردستان هەر لە ئێمە هەر زۆر مناڵ بووین خەباتی ئەو بۆ دژایەتی ناحەق و بۆ دژایەتی ستەم دەستی پێکرد بۆیە ئێمە تا لە کوردستانی باشوور بووین هەر ساڵی لە شوێنێک بووین هاتە بەردەوام ئاوارە بووین باوکم بە ڕەحمەت بێ 3 جار دوور خراوەتەوە بۆ جنوب بۆ وەسەتی عێراق و ئەخیر جاریش کە واتە ئێمە هەر ماوەیەک لە بەسڕە بووین ماوەیەک لە بەغداد بووین ماوەیەک لە بەرزنجە بووین ماوەیەک لە سەید سادق بووین ماوەیەک تەمەنمان لە بڵێن لە شارە زوور بووین لە نەوێ بووین دوایی یعنی کاتی ئێمە چاومان هەڵهێنا هەر ماوەیەک لە شوێنێک بێتەوە بڵم هەر قۆناغێکی خوێندنمان لە شوێنێک خوێندووە ئەخیر جار کە جەنابی باوکم حکمی ئەعدامی لەلایەن ڕژێمی بەعسەوە بۆ دەرەچێ ئێستش ئەو بەیانیە زۆم لە یادە کە باوکم فەرمووی هەستن پێشەوەی بانگ بێت ئەبێ بەجێ بێڵین پێشەوەی ئێمە بەجێ بێڵین ڕۆژی پێشتر بوو من و ناسیحی برام ئەوە لە حەوشەکە بووین دووسێ کەساتن هەواڵی باوکمیان پرسی ماڵمان لە سەید سادق بوو دیارە لەو کاتەیە باوکم لە ماڵ نەبوو بە ڕەحمەت بێ سەفەری کردبوو کە دوایی کە چوون دراوسەکەمان هاوتیان ئەوە چیان پرسی وتمان وەڵا هەواڵی باوکمیان پرسی وتیان وەڵا خۆوانە ئەمنن ئەمنی سەدا منوانە وەڵا ئێمە کە ئێوارە باوکماتەوە دایکم بۆی گێڕایەوە وتی ئەزانم ئاگاداریان کردومەتەوە دۆستانم کە بەڕاستی هێنا حکمی ئەعدامم دەرچووە و ئەبێ بەجێ بێڵین واتە دایکم هەموو جارە دەڵێ ئەڵێ بە درێژایی تەمەنم
دەجار ماڵم دروست کردووە و دیسان سەر لە نوێ دروستم کردوێتەوە ینی چەند ئاوارە بووە دەربەدەر بووە هەر ماوەیەک لە شوێنێک بووە. ئەو جارش کە هاتن ئیتر ئێمە پێش ڕۆژێک بوو بەیانیەکی زوو بەرە بەیان ئاگام لێ کە خوشکە بچووکەکەم ئەویست ئەو شتانی کە خۆی خۆشی ئەوێ لەگەڵ خۆیان بیهێنێ. من هەندێک گەورەتر بوو مەمزانوتم با بە دانیش ئێمە هێنە ماڵ بەجێ هێڵین بۆمان نەمانتوانی ینی دەرگای ماڵەکەشمان دانەخرا کە بەجێمان هێشت دوایی ئێمە هیچمان بۆ نەمایەوە. دایکم بە ڕەحمەت بێ ئەگریە ئەیوت ینی ئەبێ مەنزڵی خۆمان بەجێ بێڵین منیش دڵمەدایەوە هەموو لە پێناوی خوایە باوکم کەسێکی زۆر گەورەیە سەرکردەیەکی زۆر گەورەیە جا ئێمە ئالەوێەوە دەستمان پێکرد هەندێک بڵێم خۆشی و هەندێک بڵێم ناخۆشی ئێمە بۆ ئێمە خۆشیە چونکە ئەو جوڵانەوەیە ئەو هیجرەتە بناغەی دانانی بەردی بناغەی دانانی ڕابوونی ئیسلامی بوو لە کوردستان و یەکەم حرەکەی چەکداری لە کوردستان ڕاگەیەنرا دژی ڕژێمی باعس. ئێمە کە چوینە ڕۆژهەڵات لەوێ ماڵەکەمان بوو بە بنکەیە بۆ دروستبوونی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و لەوێ لە ماڵی ئێمەوە ئینتیلاقی کرد. باوکم بە ڕەحمەت بێ هەموو جارە دەیفەرموو ئەو جەمعەم بەقەی کوڕەکانی خۆم خۆش دەوێت لەبەرەوەی لە ماڵەکەی منە لەدایک بوو. سوپاس بۆ خۆی پەروەردگار ئەمە ئێمە بەڕاستی دڵخۆشین شانازی بەوە دەکەین کە بووینەتە هۆکاری دروستبوونی جەمعێکی ئیسلامی بەهێز کە ئێستا لەسەر جەمشار و شارۆچکەکانی کوردستان و دەرەوەی کوردستان بنکەی هەیە و بووەتە مەوایەک بۆ موسڵمانان و بووەتە هۆکاری ئەوەی کە لەلایەن ئێمەوە بەهۆی کۆمەڵی دادگەری کوردستانەوە ئێمە بتوانین تەوژمێکی گەورەی پەروەردە و پێگەیاندن لە کوردستانە ڕابگەیەنین و بتوانین داکۆکی کارێکی ڕاستەقی نەبین لە ماف و حەقی هاوڵاتیان و دژایەتی ئەوانە بکەین کە ستەم لە هاوڵاتیانی کوردستانەکە. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری و وەکو بنەماڵی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بەڕاستی قۆناغی زۆرمان بڕیوە. یەکێکی تر لە هەرە ناخۆشیەکان کە ئەتوانم باسی بکەم ساڵی 2023 بوو کاتێک کە بەهۆی مۆشکەکانی ئەمریکاوە بنکە و بارەگاکانی کۆمەڵی دادگەری کوردستان لە خوورماڵ و ئەحمەداوە بردومان کرا. باوکم بە ڕەحمەت بێ یەکەم کەس بوو یەکەم سەرکردە بوو کە چووە سەر تەرمی شەهیدەکان خوای گەورە ئیشەڵا دەرەجەیان عالیکە و ئەو کاتە هەستم بە ئێش و ئازاری ناڕەحەتیەکانی جەنابی باوکم کرد کە ڕۆڵەکانی ئەوان کە هەمویانی بەکو ڕۆڵی خۆی دانابوو کە شەهید بوو بوون و قورسترین قۆناغی کۆمەڵ بوو لەو قۆناغەیە کە بەڕاستی بە هەموو شێوەیەک گەمارۆ درابووین و ئێمە لە سەرگەت بووین پاشان ماڵەکەشمان لە سەرگەت لەلایەن هێزێکی سیاسیەوە جارێکی تر تاڵان کرا و جارێ ئێمە پێشتر بەعس ماڵەکەی تاڵان کردبووین بەڵام ئەم جارە لەلایەن هێزێکی کوردیەوە ماڵەکەمان تاڵان کرا و دیسان جارێکی تر ئاوارە بووین. کەواتە ئێمە لەگەڵ هەموو ئەو ناڕەحەتی و سەختیانەی کە چەشتومانە خۆشەویستی ئەو بزاوتە ئیسلامیە خۆشەویستی ئەو ڕابوونە ئیسلامیە خۆشەویستی کۆمەڵ لە خوێنمانایە و تا ماوین هەروەکو جەنابی باوکم ڕەحمەتی خۆی پەروەردگاری لێبێ لە خزمەتی ئەو ڕابوونەدا دەبین. عەبدوستار مەجید کاندیدی ژمارە 32 لە بازنەی چواری هەولێر. هەرچەندە کۆمەڵێک ناخۆشی و خۆشی ژیانی هەیە بەڵام وەک خۆی ئێستەکەمێکی دیکە کە باسی دەکات یەکێک لەو چیرۆکانەی کە پەیوەست بووە بە ژیانی گشتی خەڵکەوە و بووەتە بەشێک لە ناخۆشیەکانی ژیانی چیرۆکی یەکێک بۆ کە ئەو سەردەمەی لە وەزارەتی کوشت و کاڵ وەزیر بووە پەیوەندی پێوە کردووە. لە زاری خۆیەوە گوێبیستیم چیرۆکە دەبین بەڵام لە هەمان کاتدا بزانین ئایا خۆشیەکانی عەبدوستار مەجید لە ژیانیدا چی بوون تا چەندە پەیوەست بوون بە ژیانی گشتی خەڵکەوە. خۆشی و ناخۆشیەکانی
منیش ینی بەشێکە لە خۆشی و ناخۆشیەکانی گەلەکەم بەشێکی لەگەڵوان هاوبەش بووم ینی هەمومان تێدا هاوبەشم و گەلی کورد کە بەسەرمان هاتووە بەشێکیشی تایبەت بووە لە سەدەی ڕابردووە تا لە ساڵانی 1970 بەسەرەوە ینی نەوەتەکان بەسەرەوە لەگەڵ ئەو میلەتی خۆمان لە ناخۆشی و لەو نەهامەتانەی کە بەسەری هێنرا لە زمانی ڕژێمی بەعس بەشدار بووین بەڕاستی تێدا بووین هەر لەو کاتەوە کە ئەنفالەکان دەستی پێکردووە چیمیایی بارانکردنی هەڵبجە دەستی پێکرد کە و کاتی ئێمە لە بارگاکانمان لە شاخ بوو بێ داهاتن خەڵکی زۆرن ئاوارە بوو هاتن لێ قەوما بوون و هەم لە ژیانی پێشمەرگایەتی وێڕاوی کە ڕژێمی بەعس دوای ڕێککەوتنی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران یەکجاری ملی ئەستور بوو و دەستی بە ملهوڕی کرد و هێرشی کردە سەر بارگاکان و بنکەکانی هێزی پێشمەرگای لە شوێنی ئازادکراوەکان بەڕاستی ئەو کاتەی بە بیرمە ساڵی 1970 ژیانمان زۆر ناخۆش بوو لە پێشمەرگایەتی یانی جاری وا هەبووە چەند ڕۆژ ینی تەنها هێندێک ورد کە نانمان دەستکەوتووە لە گیرفانماندا بووە دەورەمان هەموو گیرا بوو بە ژانێکی سەختدا تێپەڕی ئەمانە بەڕاستی هەموو معانات و ناڕحەتی ئێزگار زۆر بوون کە بەسەر خەڵک هاتوون و لە ئەو ماوەی دیکەش کە ئێمە لە حکومەت بووین لە پەرلەمان بووین دیمەنی زۆر ناخۆشمان بینیوە بەڕاستی ینی بەتایبەتی لە هەژاری خەڵک من کابرایەک هەر شتێک بجێرمەوە سەداها نمونەی وا هەیە خەڵکی کەرکووک بوو زۆر پێی ناڕحەتمیان زۆر پێ تێکسم بەم دیمەنە دەهات بۆ وەزارەت کەسی نەبوو پێمە کەسەکانیان وەک بڵێ تەبەڕایان لێ کرد بوو نەخۆش بوو سنجارێک هەدەمش بەڕاستی هاوکارم کرد بۆ کڕنی دا و دەرمان و بۆ دکتۆر و ئەوانە نەمزانین بۆ شوێ دەچێت جێگە و ڕێگەی بەڵام دوای کە لە وەزارەت تەواو محەقەتەن زازە پەیوەندی هەر دەکرد ئەمنیش هەر هاوکاریم کرد بەڵام بینێکی مەشغوڵ بووم ڕەنگە نەمتوانی بێ باش بەدەمی وسمیان وەڵامی بدەمەوە ڕۆژێکی تەلەفۆنێکم بۆ کرا لێرە لە مەرکەزی ئیسکانی ئێرە ئەفسەرێک بوو گوتیێت و فڵان کەس چێە ئەتو ئەو ڕقەمە گوتم من عەبدولسال مەجیدێم گوتی گوتم بۆ گوتی وەڵاهی کابرایەک لە کاولەخانەیەکی لێرە مردووە گوتم بەڵێ گوتی یەکەم ژمارە ئیتۆ و بە ناوێکی زۆر خۆشەویستەوە خەزنی کردووە لەوێ مردووە زۆر پێ ناڕحەت بوو گوتی چی تۆ گوتم وەڵا هیچی من نییە بەس هاوڵاتێکی ئەم وڵاتەیە و دەهادە من هاوکاریم دەکرد و پێدەچێت دەرمانی لێ بڕابێ پێدەچێت کەس داری نەکردبێتەوە حەقەتەن جا دەبێت چەندی وا هەبێ حەقەتەن من لەگەڵ خێزام لە ماڵ زۆر ناڕحەت بووین ئەو شەوی زۆر ناڕحەت بووین حەقەتەن دەبێت چەندی وا هەبێ ئاوا سەری نابێتەوە بەسمەوەی بەڕاستی دیمەنی ناخۆشمان بینیوە لەو ناخۆشیانی کە بەسەر ئێمە و خەڵک هاتووە لە دیمەنێککە ناخۆشی پێشمەرگایەتی لە ئەو کاتێ لە بەریەک بووین لەگەڵ حیزبەکان لەگەڵ هێندەکان ڕۆژێکی مەفرەزەیەک بووین لە شار داهاتینەوە و چالەشێکمان ئەنجامدا بوو با تووشی مەفرەزەی لایەکە بووین تووشی کێشە بووین حەقەتە مەسەکمان پێ نەبوو تایبەتەن پێم نەبوو چەکان ناو سارێکی و سارەکەشمان لێ ئاسێ بوو ئێمە یانگرت گوتیان بڕۆن بیان کوژن ئەم شەیزی هاتوین بەڕەحمەت بێ یەکمان بێم نەتین بەزەگە پیاوبان بەرەوە مەیدان دەهاتن با مەیدان بە ئەگەر پیا و مەردبانە بەس ئێوە هەر ئاوا بە نامەردی شەرتان کردووە بە نامەردی خەڵتان کوشتووە وەڵامیان بردە جەماعەیەکی دیمەنێکی زۆر ناخۆش بوو کار شەیزی هات گوتی فڵان کەس مەترسێ سوچات سەدارە نەگوتەن لەم دۆڵی بیان کوژن گوتی مەترسە هیچ نییە هەروەکوە نقرسەیەکمان لێ بدەن ئیشاء دەچینێ بەهاشتی هیچ نییە و کۆتایی پێ دێ گوتم نەوەڵا من بەخوا خەمی خۆم نییە خەمی تو مەکات و ماڵ و منداڵت هەیە ماڵ و منداڵم نیەتەوە منداڵت هەیە و ژنت هەیە و پێم ناخۆشە ینی ناکوورە خوا دەمێنێ بۆوان هیچ نییە ئیشاءڵڵا خوا سەرپەرشیان دەکا و ئاگای لێیان دەبێت هەڵبەت دوای یەکەشیان بانجێکرد مایان کوژن و بیان هێنەوە ینی بە هەر حاڵ وردەکاری زۆر مەبەستمەیە بەڕاستی دیمەنی ناخۆشمان بینیوە لەم شۆڕش و پێشمەرگایەتی و ئەوانە بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشی بێ لە هەموو ئەوانە ینی سوپاس بۆ خوا بە سەربەرزی لێ دەرچووین ینی خەڵک ئێستا باس دەکات باسی ڕوێستەکان دەکات باسی کارەکان دەکات و
حقەتەن لەمڕۆ ئینسان پێی دڵخۆشە و زۆر جار وا بووە لەخوا بە زیادی خەڵکێک یعنی من زۆر سوپاسی خوای دەکەم خەڵکێک بەهۆی هەڵوێستەکانەوە بەهۆی هێندێک چاکە کە کردومانە ئیشاڵڵا خوا قبوڵی کردوێ بە جێی خۆی بوو بێ وتیانە کاکە وەڵڵاهی ئێمە بەهۆی ئەم کردەوانە بەهۆی ئەم هەڵوێستانەوە ئێمە ئیسلام و دینیشمان لا خۆشەویست بووە هەبە گوتیت وەڵای کاکە من هەر نوێژم نەکردو بەڕاستی بەڵام وەڵای بڕارم دا دەست بە نوێژام بکەم هەر لەبەر ئەم هەڵوێستان لەبەر ئەم نیشانە لەبەر ئێوە بەڕاستی من زۆر سوپاسی خوای دەکەم زۆر بەوە دڵخۆشم یا دڵخۆشم بەوەی کە ئەگەر توانی هاوڵاتێک هاتو کێشێکی چارەسەر بکەم گرفتێکی چارەسەر بکەم هەبووە مەسەن هەژاری ئەم وڵاتە ینی بە سەداها کاک زەلال مەسەن یەکێک لەوانە ژنێک تەلەفۆنی کردێ لەم گەڕەکانە وتی کاکە نە هیچمان هەیە بیخۆین نە هیچمان هەیە لەبەریکەین پێی بچینە خستە خاندەی ئەمنیش ئەو برانێکە لەگەڵ من ناردمە وتم کاکە بچم زاندا خۆ تەحقیق بکەن و ئەگەر وا بێ بڕە پارەم بۆ ناردن ئەوەی کە دەستم کەوت تەمام گوتیان وەڵای کاکە فعلا ماڵەکە هەمی بای 150,000 دیناری نابێ هەموو ینی چوار پێنج منداڵی ڕەش و ڕوود پیاوێکی فەقیرێ بڵێن پەک کەوتە لە ماڵی ئیشی پێ ناکرێ تەمان بەیانەکەی تەلەفۆنی کرد ئەو ئافرەتە گوتی وەڵڵاهی ئێمە ئێوارێەوە تەمانەکە منداڵەوە دانیشتم هیچ نانێکی خۆشمان خواردەوە بۆ یەکەم جار بەڵام لە ئێوارێەوە بەڕاستی تا بەیانی ئێمە نەخەوتین بەس دوعامان بۆ کردو زۆر دڵم بە موقیفانەش خۆشە بەڕاستی یعنی دڵم خوای تەعالی ئینشاڵڵا بەهۆی دوعای ئەمانەوە ماوینەوە خوا بەرەکەت بخاتە کارمان خوای تەعالی ڕاستەڕێمان کە بەڕاستی شت زۆرە لە خۆشی و لە ناخۆشی گرنگەوەی ئینشاڵڵا ئێمە بەردەوامی لەسەر ئەم ڕێگای خۆمان و لە خوش داواکارم هەم قبولی کرد بێ ئینشاڵڵا هەم عاقیبەتیشمان خێر بێ. کاندیدی ژمارە 22 لە بازنەی چواری سلێمانی سۆران عومەر لەبیرتان نەچێت تازەترین ناخۆشی کە بۆ ئەو بوو ئەوە بوو کە لە پەرلەمان دەست لە کارکێشانەوەی پێشکەش کرد لەبەروی حەسانیان لێسەندەوە ئەمەش هەمووی لە پێناو چی بوو لە پێناوە بوو کە قسەی دەکرد لە پێناوە بۆ ڕەخنەی دەکرد ئەمەش دەگەڕایەوە بۆ کوێ بۆ بەرژەوەندی گشتی خەڵک کە ئەمە تازەترین ناخۆشیەکانی سۆران عومەر بوون کە لە پێناو بەرژەوەندی گشتیدا بووە بابزانین ئایا خۆشیەکانی کامە بوون ڕەنگە وەک خۆی ئاماژە بکە بەوەی کە کاتێک دەچێتە ناو خەڵکەوە ئاسوودەیە پێشوازی لێ دەکرێت ئەمە بەشێک بێ لە خۆشیە گرنگەکانی ناو ژیانی سۆران عومەر با پێکەوە گوێبیستیان بین. طبعاً هەر شتێک کە لە پێناوی خەڵکی کوردستان کردبێتم بە تایبەت ئەوەی کە ڕاستە و خۆ پەیوەندی بە ژیانی کەسێکەوە هەبوو بێ و بە تایبەتتر لە مەسەلەی مافەکانی مرۆڤە چ بۆ زیندانیەک بوو بێ چ بۆ پێشێلکاریەک بوو بێ چ بۆ بێمافێک بوو بێ زۆر دڵخۆش بووم ئاسوودە بووم کاتێک کە توانی بێتم کارێک بۆ ئەو کەسە بۆ ئەو ئینسانە ئەنجام بدەم و هەر داخوازیەکی تری خەڵک کە ڕووی تێکردبم توانی بێتم ئەوەی لە دەستم دێ بۆی بکەم دڵخۆشی کردوم و نیگەرانی و بێتاقەتیەکانیشم ئەگەر کاتێک بینیومە بێمافی بەرامبەر بە خەڵک کراوە پێشێلی مافەکانیان کراوە و یاخود کاری هاوڵاتیەک ئەگەر نەمتوانی بێ یاخود کارەکەی هێندە قورس بوو بێ ئەنجامی بدەم ئەوانە نیگەرانی کردوم بۆیە لە کۆی هەموو ئەو کارانەی کە ئەنجامم داون زۆر شتی تایە کە دڵخۆشی کردوم کاتێک نەتیجەکەی واتە ئەنجامەکەیم بینیوە بە پێچەوانەوە ئەوە ناخۆشی بووە بۆم کاتێک کە بینیومە هاوڵاتیەکانم خەڵکی ئەم هەرێمی کوردستانە بە تایبەتتر گەنجەکانیان لە خۆپیشاندانەکانە لە بەرامبەر ماف و داوای ڕەوای خۆیانە خوێنیان ڕژاوە ئەوە شتە بووە کە تەواو ئازاری داوم و توانم بڵێم زیاتر معاناتی خەڵک ناڕەحەتیەکانی ژیانی خەڵک هەژاری خەڵک پێداویستی خەڵک کە لە دۆخێکا ژیاوە بەداخەوە مافە سەرەتاییەکانی زەوت کراوە پێشێل کراوە ئەوانە زۆر ناڕەحەتی و ئازاری بۆ من هەبووە و نەمتوانیوە هیچ کات خۆم بێ ئاگا بکەم لەوەی کە
خەڵک معاناتی هەبووە، ناڕەحەتی هەبووە، بیبوێرم و خۆمی لێلادەم. هیچم پێ نەکرابێ ئازاری گەیشتووە پێم. هەستم بە ناڕەحەتیەکانی کردووە و بە دڵخۆشی خەڵک فعلەن زۆر دڵخۆش بووم. هەمیشە حەزم کردووە خەڵکی هەرێمی کوردستان دڵخۆش بن و کێشەیان نەبێ و لە دۆخێکی ئاراما بن. ئەوە خۆشی و ناخۆشی ژیانی من بووە و کاریگەریشی هەبووە لەسرم. گەر لە دایک و باوکەکانمان بپرسین ناخۆشیەکانی ژیانتان کامە بووە بە دڵنیاییەوە بەشێکی زۆریان ئەو چیرۆکە تراژیدیا و ئەو ناساتانە دەگەڕنەوە کە ڕژێمی بەعسی پێشوو حکمی شارەکانی هەرێمی کوردستانیشی کردووە. بەشێکی زۆر لەم دایک و باوکانە جەرگیان سوتاوە لە بەرەی ڕۆڵەکانیان لە پێنەوە خەباتێکی سەرفرازانە بووی کە حکمی کورد بۆ کورد بگەڕێتەوە شەهید بوون. کاندیدێکمانەیە ئێستاش فرمێسک بۆ برا شەهیدەکەی دەڕێژێت. ئەویش مرواری محەممەد کاندیدی ژمارە 33 لە بازنەی 2 سلێمانی کە یەکێک لە هەرە ناخۆشیەکانی ژیانی لە پاش 30 ساڵ هێشتا لە بیری ناکات و لە پێناو بەرژەوەندی گشتیا بووە شەهیدبوونی براکەی بووە. بابزانین چۆن باسی ئەو چیرۆکە دەکات. دیارە ژیان هەمووی پڕێتی لە هەوراز و نشێ و تاقیکردنەوە بۆ هەر کەسێک و بۆ هەر تاکێک. ئەوە بە تایبەت بۆ ئێمە کە لە ئازاری زۆر ناخۆشیما زۆر بینیەوە قۆناغی زۆر سەخت و دژوارمان تێپەڕاندووە. یەکێک لەو قۆناغە زۆر سەخت و دژوار و ناڕەحەتانە ئەوە بوو بەڕاستی ساڵی 86 کە تێیدا کاک مەلا عوسمانی برام شەهید کرا، زۆر بەناحەق شەهید کرا کە لەسەر خەم و ئازاری خەڵک بوو. بەڕاستی ئێمە خۆمان کە لە مجەمەعی بنگرد بووین وەزع و ژیانی خۆمان زۆر باش بوو. ئێمە بنەماڵەیەکی ناودار و باوکم ئیمام و خەتیب بوو، کاکەم لە دوای باوکم ئیمام و خەتیب بوو. وەکو خۆمان هیچ کێشە و گرفتێکمان نەبوو، بەڵام خەڵکی دەڤەرەکەمان کە حکومەتی بەعس ساڵێک بوو خەڵکەکە ئاوی نەبوو، خەڵکەکە زۆر بێزار بوو لە ژیان، زۆر بێتاقەت بوو لە ژیان. هەمووی بڕیاریاندا کە ڕاپەڕینێکی سەرتاسەری بکەن لە دژی ئەو زوڵم و ستەمەی کە لێیان دەکرێت لەلایەن حکومەتی بەعسی ڕابردوو فاشیلی ئەو کاتە. ئێمەش بەڕاستی یەکێک بوو لە وڵاتیانە لە خەمی ئەو خەڵکەدا بووین بۆ بەرژەوەندی ئەو خەڵکە، بۆ مەسڵاحەتی ئەو خەڵکە. کاکەم کە بەشداری ڕاپەڕینەکەی کرد و هەمومان لەوێ بەشدار بووین بۆ ئەوەی ژیانی خەڵک خۆش بکەین. بەڕاستی ئەوە بوو کاک مەلا عوسمانی برام 6 مانگ لەلایەن حکومەتی بەعسەوە لە هەیهەی کەرکووک گیرا و بێسەر و شوێن بوو. دوای 6 مانگ جەنازەکان بۆی ناینەوە کە وەکو باسی دەکەن ئەوانەی لەوێ بوون و لەگەڵی دابوون و بۆیان دەجێڕانیان گوایە سەدام بەدەستی خۆی گولەکانی لە دەمی کردبوو کە زۆر بە شێوەیەکی دڕندانە شەهید کرا کە ئیمام و خەتیبێکی گەورە بوو، خەڵکێکی زۆر لە بەردەستدا پەروەردە دەبوو. ئێستاش سپاس بخوا کۆمەڵێک قوتابی ئەو کە ئێستا ئیمام و خەتیب و مامۆستای بەڕێزن. بەڕاستی ئەوە ناخۆشترین ساتی ژیانی ئێمە بوو کە کاک مەلا عوسمانی برامی تێدا شەهید کرا. دوای ئەوەش جگە لەوەی کە کاکەم شەهید بوو نەهێشتیان پرسەی بۆ دابنی، نەهێشتیان کەس بۆ لامان بێ. بەردەوام ئێمە لەژێر چاودێری حکومەتی بەعسدا بووین. ئێمە لە ماڵەوە کە ئایلەیەکی پڕ ئافرەت بووین، دوو برای ترمانە بوو ئەوان بچووک بنەو کاتە. ئێمە ئەم ئافرەتانە ڕۆژانە هەموو ڕۆژە دایکم ئێمە یەبر بۆ ماڵان بۆ ئەوەی بمان شارێتەوە لە دەست حکومەتی بەعس سەرڕای و کە براکەم شەهید کرابوو کە داوای پارەی گولەکانیشان لێ ئەکردینەوە. بەردەوام یعنی دەیانویست بێنە ماڵی و پارەی گولەکانیشمان لێ وەرگرن. ئەمەیان بەگوێدا دەداین حکومەتی بەعس و ئیستیخباراتەکان لە کاتی تەعزیەکەدا لەبەر دەرگاوەستا بوون و هەندێک خەڵک بە سەرباندا ئەگەر بەلامان پاتایە. ئێمەش ڕۆژانە خۆمانە شاردەوە لەوانەیە بڵێم دوای 6 مانگ ئێمە بەردەوام ڕۆژانە دەڕۆشتینە ماڵان لە بەیانی و تا ئێوارە دەگەڕاینەوە دەیان لەبەرەوەی بەدواتانەوەن و دەیانوێ کچەکانیش برن. ئەمە بەڕاستی ناخۆشترین کاتی ژیانمان بوو. لە خوای گەورە تەمەنا دەکەم کە ئەم ناخۆشیانەمان بۆ لە باتی گوناحەکانمان خات و بۆمان بکات بە تێشوی قیامەت و ئەمە لەگەڵ ئازاری خەڵکا بووین و لەسەر چۆن دەڵێ بەرژەوەندی گشتی ئێمە ئامان لێ بەسەر هاتووە لەسەر دینی ئیسلامیش کە ئەویان جێگای شانازی هەردووگلان کە کاکەم تێدا شەهید بوو. ئێمە بە خوێن لەگەڵ ئەم میلەتەدا بووین. بەڕاستی ئێمە خوێنمان ڕشتۆ لە پێناو هەم لە پێناو دین و هەم لە پێناو ژینی میلەتەکەماندا. وەکو خۆشی شخصی خۆشم کە بۆ خۆم بینێتم بەڕاستی خۆشترین کات و ساتی ژیانم ئەوە بوو کە خۆی پەروەردگار عمرەی بەنسیب کردم کە زۆر ئاواتم لەگەڵ کۆمەڵی خوشکی خۆم، کۆمەڵێ هاوڕێی و دەستە خوشکی زۆر خۆشەویستم کە چوین بۆ ئەوێ. ئەوە زۆر خۆش بوو بەڕاستی و خۆشیەکی تر کە ئێستا بەڕاستی تێداین کۆمەڵێک سەروەی مرۆییمان هەیە ئێمە
بەڕاستی ئەمەش خۆشیێکی زۆر گەورەیە بۆ ئێمە بە تایبەتیش بۆ مسلمانانیش وەکو خۆشم کاستی پێ دەکەم بە تایبەت ئێستا لەم کات و ساتەیە کە کاندیدم کۆمەڵی کەسمانێ وەکو سەربازی ون ئیش بۆ ئێمە دەکا کۆمەڵی کەسمانێ دەڵێ با تۆ هەر نەشمان ناسی ینی ئێوە نەشمان ناسن ئێمە بۆ خۆمان ئەوە ئیش دەکەین بۆ ئێوە بانگە شەتان بۆ دەکەین هەوڵتان بۆ دەدەین لەبەرەوەی دەزانین ئێوە لەسەر حەقن لەبەرەوەی بەڕاستی ئێوە دەزانین کە ئێوە خزمەتی ئەو میلەتە ئەو خەڵکە دەکەن ئەمانە بەڕاستی سەروەیە تێکی مرۆی زۆر گەورەیە کە تۆ ئاگار لێنە بێ و نەزانی خەڵکێک دیفاع لێ بکە خەڵکێک هاوکارت بێ خەڵکێک وەکو سەربازێکی ون ئیش بۆ تۆ دەکا یعنی ئەمانە جێگای دڵخۆشین بەڕاستی بە ئەوانش زۆر دڵخۆش دەبم بە فەزلی خۆی پەروەرگار و بە فەزلی ئەو دینەی دەزانم بەڕاستی یعنی وا دەزانم وا دەبینم کە ئینسان پاک بوو ڕوو لەخوا بوو باش بوو بۆ خۆی دڵسۆز بوو خۆی پەروەرگار هەموو کارەکانی بۆ ئاسان دەکەن.